إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لحديثك صحيح جامع الصغيرة هاتو خوشويستي خواه صلى الله عليه وسلم آموشگاریەک مان دەکات دەفەرمێ: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە هەندێک کردەوەی نهێنی بکات با بیکات، بەڵام نهێنیە هیچ کەسێک پێی نەزانێت، بینی خۆت و خوای پەروەردگار بێ. جاری وایە ئەو کردەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئێمەی کردووە بە نهێنی ئەنجامی بدەین، زۆر جار لەوانەیە قورئان خوێندنێک بێت، دەگونجێ قورئانێک بێبی خوێنین بە نهێنی، چەند ئاەتێک چەند جوزئێک لە شوێنێکا بخوێنین، نە خێزانمان بزانێ، نە برادەر و نە هیچ کەسێک. ئەمە هەڵی گرین وەکو زەخیرەیەک بۆ قیامەتمان، چونکە ڕیایتیان نییە، لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورەیە. چونکە ئێمە شانازی پێوە ناکەین، هیچ کەسێک نازانێ ئیلا خوای پەروەردگار نەبێ، چونکە عیبادەتی نهێنی، خێر و چاکەکردن لە نهێنیدا هیچ کەسێک ناتوانێت ئەنجامی بدا ئیلا ئینسانە ڕازگۆکان نەبێت. ئەوانەی کە بەڕاستی ڕازگۆن، ئەوانەی کە بەڕاستی بۆ خوا ئیش دەکەن. بۆیە دەگونجێ جاری وا هەیە لەناو سیارێکدا بەتەنها دەڕۆی بۆ مزگەوتێ ڕێگاوبانێ سەفەرێکە بەتەنهای، دەتوانی بۆ خۆت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنیت، ئەوەندەی توانات هەیە بیکەیتە توێشوی بۆ قیامەت دوایش کە هاتیتەوە لای ماڵ و مناڵەکەت باسی نەکەی، لا هیچ کەسێک باسی نەکەی من ڕێگا قورئانم خوێندووە. ئەمە هەڵگرە وەکو زەخیرەیە بۆ قیامەتت، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هل صحيح جامع الصغيرة دفرميه: والمصر بالقرآن كالمصر بالصدقة. أو كسيك بنيهني قرآن دخوينيه وكو أو كسوايك بنيهني خير وصدقة دكات، بيقومان أو خير ترو شاكترة نهيني ما بس يوني دون جوليني كسبت نزاني. جاء مخوشويستي خوا صلى الله عليه وسلم وصيتي بو إيه مكردوها قرآن خويندن من هبت بنيهني عبادتك لعبادتك كان. ئیمام مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە قورئانی دەخوێند کە یەکێکە لە زاناکانی تابعین ڕەحمەتی خوای لێبێ، قورئانی دەخوێند، بەس کاتێ بیزانێ کەسێک لە دەرگاکە و نزیک بۆتەوە بەرەو لای ئەو دێ، یەکسەر قورئانەکەی دادەپۆشی و سەوتەکەی کز دەکرد، بۆی نەزانێ قورئان دەخوێنێت. چەندەها پیاوچاکە بۆ قورئانیان خوێندەوە، خەڵک هاتۆتە ژوورەوە بۆ لایەن قورئانەکان داپۆشیوە. ئەمە شتێکە بۆ خوایە. جا بۆیە هەر کەسێک لە ئێوە توانای هەیە با ئەم کارە ئەنجام بدات، چەند کردەوە و قسەیەکی نهێنی هەبێ تەنها بینی خۆی و خوای پەروەردگار بێت. لە حەدیث صحیحەکەی جامع الصغیرە هاتۆ خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئێمەی کرد، فەرمووی: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە کردەوەی نهێنی ئەنجام بدات، بینی خۆی و خوای پەروەردگار بێ بە ئەنجامی بدات. زۆر جار ئەو نهێنیە، ئەو خێر و چاکەیە چەند دڵۆپە ئاوێکە لە چاوت دێتە خوارەوە. لە شەودا شەو نوێژ دەکەیت، لە ترسی خوا دەگریت، لە کاتێکا تەنهایی لە خوا دەترسی و لە ترسی خوا دەگریت، چونکە یەکێک لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ناخۆشی قیامەت نابینن، کەسێکە وەڕەجوڵ ذەکەر الله خالیا ففاضت عیناه. لە شوێنێکی تەنهادایە کەسێک ژنە یا پیاوە باسی خوای گەورە دەکا و خوای گەورەی بیر دەکەوێتەوە،
دەست ئەکا بە گریان فرمێسک بە چاوێدا دێتە خوارەوە. جا بۆیە لەوانەیە ئەو نهێنیە کە تۆ هەڵێگری بۆ قیامەتت چەند دڵۆپە تکە فرمێسکێکە لە چاوت هاتۆتە خوارەوە لە ترسی خوا وەکو خۆشەویستیە بۆ خوا، ئەمە هەڵگرە بۆ قیامەتت لای خەڵکی باسی مەکە. چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح تەرغیب هاتووە: ثلاثة لا ترى أعينهم النار وعين بكت من خشية الله. سێ چاو هەیە، ئەم سێ چاوە ئاگری دۆزەخ نابینن بە ئیزنی خوا، ئاگری دۆزەخ بە چاوی خۆیان نابینن. یەکێک لەوانە کەسێکە لە ترسی خوا بگری، گریان وا نەزانی شتێکی بەسیتە. ئینسان کە لە ترسی خوا گریا باسی قبر و قیامەتەکە دەگری، باسی ترسی خوا دەکات دەگری. ئەو کەسە بە تایبەتی بە نهێنی هەندێک جار لە ماڵەوە شەو مناڵەکان خەوتون، خێزانت خەوتووە، خوشکی بەڕێزم مێردەکەت خەوتووە لەگەڵ مناڵەکانە، هەڵسە چەند ڕکاتێ نوێژ بکە و لە سەجدەدا لە خوا بپاڕێرە و بڵێ خوایە لێم خۆش بە، خوایە لێم خۆش بە. یەکی پیاوچاکان دەفەرمی ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ خۆی شارد بووە لە ترسی یانێ دەسەڵاتداری زاڵم، ئەڵێ شەو خەبەرم بۆەوە، کاتێک کە خەبەرم بۆ سێرەکەم ئیمام حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ بە کوڵ دەگری. وتم چی بووە؟ بەم شەوە دەگریت ڕەحمەتی خوات لێ بێ، بووە بەم شەوە خەڵک گشتی خەوتۆ تۆ دەگریت. فەرمووی وەڵاهی تاوانێک لە تاوانەکانم بیر کەوتەوە کە سەرپێچی فەرمانی خوام کردووە، لە ترسی خوا دەگریم، لە ترسی خوا دەگریم. ئەو نەیزانی هاوڕێکی خەبەری دەبێتەوە. بۆیە ئەو شتێک کە تۆ بۆ پاشە ڕۆژی خۆت هەڵی دەگری لەوانێت چەند فرمێسکێک بێ لە بینی خۆت و خوای گەورەدا بە کەمی مەزانە کە لە ترسی خوا وەکو خۆشەویستیەک بۆ خوا فرمێسکەکانت دەڕژێنی دەڵێ خوایە لێم خۆش بە. ئەگەر ئەمەت هەڵگرتۆ بە قیامەت بە کەمی مەزانە، چونکە هۆکارێکە بۆی کە خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگارت کە، هۆکارێکە بۆی کە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە دابی. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. صحيح الجامع. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە با کۆمەڵێک نهێنی کردەوەی چاکی نهێنی هەبێت بینی خۆی و خوای پەروەردگار بێت، هەڵی گرێ بۆ توێشویە بۆ قیامەتی، چونکە ڕیایتیان نییە، سمعە و ناودەرکردنی تیان نییە، تەنها لەبەر خاتری خوایە. ئەگونجێ ئەو نهێنیە، ئەو عیبادەتە نهێنیە خێر و سەدەقەیەک بێ دەیکێتە دەستی فەقیر و هەژارێکەوە. فەقیر و هەژارێک بەبێ ئەوەی تەسویری بکەی، بەبێ ئەوەی باسی بکەی لای خەڵکی، بەبێ ئەوەی بەڵاوی کەیتەوە، مەڕۆ پێویست ناکە هەتا قاچی تەسویرکەی، پێویست ناکە دەرگای حەوشەکەی تەسویرکەی، چونکە هەموو کەسێک لە ئێمە کۆمەڵە خزمێکمانەیە فەقیرە دەزانین دەرگاکەی شێوەی چۆنە. شتێک بکە لە بینی خۆت و خوای پەروەردگارە، بڕۆ بەر دەرگاکە بیدەرێ با خەڵک نەزانی، ئەوەی کە تووشت بۆ جیاوازە، بەس تۆ ناتەوێت حەز ناکەی خەڵک بتبینێ. ئەگونجێ ئەو خێر و سەدەقەیە کە بە نهێنی دەیکەی توێشوێکی گەورە بێ بۆ قیامەتت، حەز ئەەکەی غەیری ئەو هەژارە هیچ کەسێک نەزانێ. بەڵێ لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم: صدقة السر تطفئ غضب الرب. صدقە و خێری نهێنی تووڕەبوونی خوا ناهێڵێ، واتە ئەگەر خوا لێشە تووڕە بێ کە خێر و سەدەقەت بە نهێنی کرد، خوا لێ تووڕە نابێت، تووڕەیی خوای گەورە ناهێڵێت. جا ئەگە پێت خۆشە تووڕەیی خوا، غەزەبی خوا لە کۆڵی خۆت بکەیتەوە، ڕزگارت بێلەی، بە هەندێک خێر و سەدەقەت هەبێ نهێنی بێت. چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: یەکێک لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدایە ناخۆشی و ناڕەحەتی قیامەت نابینێ، ئەو کەسەیە بە دەستی ڕاستی دەیبەخشێ، دەستی چەپی پێی نازانێ. نەک بچی حەی کابرای فەقیری داماوبەری، شتێکت کرد لە بینی خۆت و خوای پەروەردگار بینێرە بۆ قیامەتت، ئەو کاتە ئینشاءڵڵا دەبینی چەندێ پاداشتی لەسەر وەرەگری. یەکێک لە پیاوچاکان کە ناویمان بیستۆ زەین العابدین ڕەحمەتی خوای لێ بێ، پیاوێکی دەوڵەمەند بوو، خەڵک وای دەزانی خێر و سەدەقە کەم دەکات، پیانە تۆ ڕەزیلی، تۆ کەسێکی سەخینیت. لە شاری مەدینە کاتێک کە وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ زەین العابدین،
کاتێککە وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ سەیری پشتیان کرد سەیرەکەم شوێنی هەمووی حەبلوشتە شوێنی حەبل و کۆڵی پێوەیە دەڵێن نزیکی 100 ماڵ لە شاری مەدینە 100 ماڵ خواردنیان بۆ دەڕۆی ئاردیان بۆ دەڕۆی گەنمیان بۆ دەڕۆی نەیان دەزانی کێیان داتێ کاتێک کە خەبەریانە بۆ بەیانی سێکن گەنمەکە لە بەردە ماڵیان نەدانراوە نەیان نەزانی کێیە 100 ماڵ لە شاری مەدینە ئەم پیاوە ڕەحمەتی خوای لێ بێ بە شەو بەنهێنی ئەڕۆشت کۆڵە گەنمی ئەبرد بۆ فەقیر و هەژارەکان و بۆیانی دائەنا بەڵام ئەوانیش نەیان نەزانی کێ دایناوە بەس کاتێک کە وەفاتی کرد خەڵکی مەدینە ئەو ماڵە فەقیرانە ئیتر ئەو گەنم و یارمەتیە نەما زانیان ئەمە زەین العابدین بۆ ڕەحمەتی خوای لێ بێ هەموو شەوێک بەنهێنی هاتووە خواردنەکەی بۆیان دانا و ڕۆشتووە ئیتر ئەو خەڵکە فەقیرە دوای چەند ڕۆژێک کە شەوانە ئاهاتنە دەرەوە دوای بەیانی سێکن هیچ دیار نییە 2 ڕۆژ 3 ڕۆژ هەفتەیە دەڕۆژ نەما بە مردنی ئەو پیاوە کۆتایی پێهات ئەمە خێر و سەدەقەیەکە بەنهێنی نەپۆزی پێوە لێدا نەخۆی پێ فشکردەوە نە خەڵکیش زانی دوای مردنەکەی خەڵک زانی ئەمە وتیان ئەم شوێنانەکە هەمووی شین بۆتەوە دیارە ئەمە هەمووی شوێنی کۆڵە شەو کۆڵی بردو بۆ ماڵە فەقیرەکان بەڵام کەسیش نەیزانیە تا مرد ئەوە بنێرە بە قیامەتی خۆت خێر و سەدەقە دەکەی حەیای فەقیر مەبە و خۆش و تووشی ڕیامەک یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صحيح جامع صغيرة خوشويستي إخوة فرمي صلى الله عليه وسلم من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل هر کەسێک لە ئێوە توانای هەیە با هەندێک کردەوەی و چاکە و خێر و سەدەقەی نهێنی هەبێ هیچ کەسێک پێی نەزانێ بە نهێنی بینی خۆی خوای پەروەردگار بێ وەکو زەخیرەیەک و توێشوویەک بۆ قیامەتی خۆی هەڵیگرێت بە نهێنی تۆ بۆ خوا دەیکەی خوا مەدحت کا باشە یا من مەدحت کەم خوای گەورە بتبینێ بە نهێنی خێر دەکەی باشترە یا من بتبینم هەڵی بژێرە بە خۆت ئەگونجێ ئەو نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم تۆ کردەوەی چاکی تیا ئەنجام بدەی ئەگونجێت چەند ڕکاتێک شەو نوێژ بێ لە شەوێکی تاریکدا لە کاتێکا خێزانت خەوتووە خوشکی بەڕێزم مێردت خەوتووە مناڵەکانت خەوتون لەسەر جێگاکەت هەڵەسی یەکێ پیاو چاکان خێزانەکەی باسێکە ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ شەو لەگەڵما ئەخەوت وەکو چۆن مناڵێک دایکی ئەی خەڵەتێن یا دایکی خۆی کاتە خەوتو بۆی مناڵەکە بخەوێ کە مناڵەکە خەوت دایکی ڕسێ بەلای ئیشەکانی خۆیەوە ئەڵێ ئەوی چۆن مناڵ فێڵی لێ ئەکرێ بۆی دایکی بیخەوێنێ ئەڵێ ئاوای لە من نەکرد کاتێک کە خەوم پیاکەوت هەڵەسا بۆ نوێشکردن و دەچوو بە سەجدە حەزی نەکرد خێزانی بزانێت ڕەحمەتی خوایان لێبێت لەوانەیە ئەو نهێنیە کە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت بە نهێنی لەوانەیە چەند ڕکاتێک بێت لە نوێژ لە شەودا ئەنجامی بدەیت پێویست ناکە بەیانی مام حاجی بڵێ ئەم شەو نەڕکات نوێژم کرد هەموو شەوێ شەو نوێژەکەم مام حاجی دەمی خۆت بگرە کاک فەڵان کەس دەمی خۆت بگرە پێویست ناکە بەیانی لەسەر سفرەکە باسیکی یەکێک پیاوچاکان دەڵێت لەگەڵ کوڕەکەم هەڵستا شەو نوێژم کرد کوڕەکەم وتی باوە گیان ئەزانی سە خەڵکی زۆرێ خەوتووە وەکو من و تۆ شەو نوێژ ناکە وتم ڕۆڵە گیان مادەم ئاوا دەڵێ بخەوە خەوەکە بۆ تۆ باشتر ئەوە تا خۆت بە گەورە دەزانی خەڵ بە بچووک دەزانی ئەگونجێ ئەو نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت چاکەی نهێنی چەند ڕکاتێک بێ لە شەودا ئەنجامی بدەی هیچ کەسێک پێت نەزانێ ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ پیاوی وا هەبوو لە سەحابە و تابعینە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ شەو نوێژی دەکرد هیچ کەسێک هەستی پێ نەکرد خێزانەکەی خۆی میوانەکانی مناڵەکانی هەستیان نەکرد باوکیان شەو نوێژ دەکات بەڵام کاتێک تەماشا دەکەی دەفەرمێ میوانیشی هەبوو خەڵک لە ماڵەکەیە بوو نێزانی ئەم پیاوە شەو نوێژ دەکات
ولا يعلم به زواره ئەوەی کە لەگەڵیابوون نەی ئەزانی کە ئەم پیاوچاکە شەو نوێژ دەکات. جا بۆیە زۆرێک لە بەتەمەنەکان دەستیان خۆش بێ شەو نوێژیان هەیە، لە گەنجەکان ئازاترن لەو مەسەلەدا، لە خاوەن شەهادەکان باشترن لەو مەسەلەدا، بەڵام پێویست ناکات لای خەڵکی باسیکەن. لە ئەم شەوە ئەمەت نەزانیوە شەو نوێژ دەکەی بە نهێنی بیهێڵەوە بۆ قیامەتی خۆت بە ئیزنی خوای گەورە. بۆیە ئەگونجێ چەند ڕکاتێک شەو نوێژ بکەی، پیاوچاکی وها بۆ شەو نوێژی کردووە، کەسێک هاتەوە ژوور و یەکسەر پاڵ کەوتووە بۆی نەزانێت شەو نوێژ دەکات. ئەو شتانە بۆ خوایە، بۆ ڕەزامەندی خوایە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە توانای هەیە چاکە و خێری نهێنی بکات با بیکات. ئەگونجێت ئەو نهێنی کۆمەڵە زیکرێک بێ، زیکر شەو خەوتیتە خێزانت خەوی پیاکەوتووە، مێردەکەت خەوی پیاکەوتووە، مناڵەکان خەویان پیاکەوتووە، بخۆ سبحان الله بکە، الحمد لله بکە، لا إله إلا الله بکە، الله ئەکبەر بکە، با کەس نەزانیە. والله پیاوچاک هەبووە لەگەڵ خێزانێ لەسەر سەرینێک خەوتونەوە، سەرینەکەی بە فرمێسکەکانی چاوی تەڕ کردووە، خێزانەکەی پێی نەزانیوە، لە ترسی خوا گریاوە. نهێنیتان با نهێنیمانە بێ، نهێنی هەموو شتێکمان با خەڵ نەزانێ. خۆ تۆ ناکرێ بە نهێنی بۆ نوێژی جەماعەت بی، ناکرێ بە نهێنی ڕۆژوو بگری، هەنێشتەی ناکرێ، بەڵام مەسم ڕۆژی فەرزە نەک سونەت. بەڵام هەندێک شتێ توانی بە نهێنی بیکەی. ئێستا من بە جەماعەت نوێژەکەی هەموو خەڵکەمان بینی، ئەمە ناتوانی بە نهێنی بیکەی، بەڵام هەندێک چاکە هەیە دەتوانی بە نهێنی بیکەی. لەبەر چاو خەڵکیە باسی شتێ دەکرێت تەئسیرەکە ئەگری، نهێنیش هەر بگری بە هەمان شێوە. لەبەر چاو خەڵک شەو نوێژ دەکەی، لە نهێنیش شەو نوێژت بە هەبێ، خێر و سەدەقە دەکەی بە ئاشکرا دروستە، بەڵام با نهێنیشت هەبێ، هەندێک نهێنی تایبەتت هەبێ. لەوانەیە کۆمەڵە زیکرێک بێ، ئەوەی نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم، وەک توێشێ بۆ قیامەتی خۆت هەڵێگری، کۆمەڵە زیکرێک بێ، کۆمەڵە ئەستەغفیرڵڵایەک بێ، لە کاتێکا دەست بە تاڵە مەجالتەیە بۆ خۆت زیکری خوا بکە، لە شوێنێکدا دەڕۆی بۆ مزگەوت، لە شوێنێکا بە تەنها دانیشتویتە بۆ خۆت زیکری خوا بکە، ئەستەغفیرڵڵا بکە، زیکرەکانی خوا بکە، با کەسیش نەزانێ، با بە نهێنی بێ بە ئیزنی خوای گەورە. ئەو کاتە ئینشاڵڵا دەبینیت ئیمامی حەسەنی بەسریە فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ، والله کۆمەڵە پیاوێکم بینی لە سەحابە و لە تابعین، والله بیان توانایە هەر کردەوەیەک بە نهێنی پێیان بکرای بە ئاشکرانیان نەکرد، بەس مەجالی تیا بووە بە نهێنی بکرێ، والله بە ئاشکرانیان نەکرد. یەکێک لەوانە شەو نوێژە بۆ من باسمان کرد. شەو نوێژ یەکێ لە حکمەتەکان چیە بۆ ئەوەندە گەورەیە، چونکە زۆر جار بە نهێنی دەکرێت ئەگەر بیانی خەڵک باسی نەکا. من چوو زانم تۆ شەو نوێژەکە یان نەکەی، ئەگەر بۆ باس نەکەی، تۆ چوو زانی من دەیکەم یان نایکەم، کەواتە با دەمی خۆمان بگرین. لەوانە کۆمەڵە زیکرێکە بێ بۆ خۆمان دەیکەین لە نهێنیدا، شەو خۆمان پێیان ناگەی بۆ خۆمان زیکری خوا دەکەین هەتا ئاخەوی، با خێزانمان گوێ لێ نەبێ، با کەسوکارمان گوێ لێ نەبێ، لە ترسی خوا بیکەین. لە سیارەکان بە تەنهایی بۆ خۆت نیم سەعات ڕێ بڕی چی داوە لە گۆرانی، بۆ خۆت زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە، عیبادەتە، بینێرە بۆ قیامەتی خۆت، با کەس نەزانێت تۆ ناو سیارەکان زیکری خوات کردووە، تەنها لە ماڵەوەی زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. صحيح الجامع. هەر کەسێک لە ئێوە توانای هەیە ئەمە ئامۆژگاری خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم، با کۆمەڵە نهێنیەکی هەبێ، خێر و چاکەی هەبێ، بە نهێنی هیچ کەسێک پێی نەزانێت، خێزانی، مێردی، منداڵی، خزم و کەسوکاری با پێی نەزانێت، هەندێ نهێنی هەبێت. ئەگونجێ ئەو نهێنیە دوعا بێ، دوعا سەیری کە خوای گەورە چی دەفەرمێت: إذ نادى ربه نداء خفيا. زكريا پێغەمبەر صلى الله عليه وسلم دوعایەکی نهێنی کرد، نهێنی خوای گەورە فەرمێ خەفی، واتە شاراوە، کەس گوێی دوعاکەی زەکەریا نەبوو سەلامی خوای لەسەر بێ، هیچ کەسێک نەیبیست جگە لە خوا، لای خێزانەکەی و منداڵەکانێ دوعای نەکرد. خۆ دروستە دوعا بە ئاشکرا بکەی، بەڵام با نهێنیشت هەبێ. إذ نادى ربه نداء خفيا، دعایەکی نهێنی کرد، کەس پێی نەزانی، بەڵام ئەم دوعا نهێنیە دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. خوای گەورە چی پێفەرموو؟ خوای گەورە چی پێبەخشی؟ بڕۆ لە قورئانە باس سەیری کە بزانە چی پێبەخشیوە، چی پێفەرمووە. دوعای کرد: خوایە گیان
بەتەنها مەمهێڵەوە منداڵێکم پێ ببەخشە من لە کاتێکا لەگەڵ خێزانمە پیر بوومە چوومەتە ساڵەوە. ئەم دوعا نهێنیە وای کرد کە خوای گەورە کوڕێکی پێ ببەخشێ کە ناوی یەحیایە سەلامی خوای لەسەر بێت کە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ ئادەمی زادێک نییە هەڵە و گوناهی نەکردبێت یا کردوێتی یا بەدڵیا هاتووە. یەحیای کوڕی زەکەریا سەلامی خوای لەسەر بێت کە خوای گەورە خۆی ناوینا یەحیا خۆی ناوینا یەحیا سەلامی خوای لەسەر بێت لە ژیانیدا خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم نە گوناحی کردو نە گوناح بەدڵیشی هاتوو سەلامی خوای لەسەر بێت. خوای گەورە بەهۆی ئەوەوە ئەو دوعا نهێنیەوە کردی بەتەنها خوای گەورە خێزانەکەی بۆ چاک کردەوە لە پیری و تەمەنێکی زۆرە خوای گەورە ئەو کوڕە خۆشەویستی پێیان پێ بەخشی کە خوای گەورە دەفەرمێ وەسەلام عەلەیه یەومە وولیدە وەیەومە یەموت وەیەومە یوبعەث حەیە. سەلامی خوا لە یەحیا بێ سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە لەدایک بوو سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە دەمرێ سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە. دوعایەکی نهێنی کرد دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە لەوانەیە تۆش لە شەودا دوعای نهێنی بکەی خوا دەرگاکانی ئاسمانت بۆ بکاتەوە ئەو ئاواتە بێنێتە دیکە لە کاتێکە تۆ بەڕاستی مەحاڵە ئەگە کەسێکی بە تەمەن پیرەژنە پیرەپیاوی بپارێتە بڵێ خوایە مناڵم دەگرانێ خەڵ گاڵتەی پێ بکە بەڵام بە نهێنی کردی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە کاتێکا پیر و بە ساڵاتچوو بوو هاوشێوەی ئەو مناڵی نەبوو خێزانەکەی. بۆیە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بانگی نهێنی واتە دوعای نهێنی گەورەتر ئەدەبی تایە ئەدەبی گەورەتری تایە بەرامبەر بە خوای گەورە. بۆچی ئەفەرمێ لای پاشاکان و دەسەڵاتدارەکانە دەنگ بەرز ناکرێتەوە بە نهێنی و بە سووکی قسە دەکرێت بە ڕێز و بە حورمەتەوە قسە دەکرێت لای پاشاکانە دە ئەگەر و پاشایە خوای پەروەردگار بێ نمونەی بەرز بە خوای گەورەیە. بۆی لە کۆتاییدا دەڵێم ئینشاءڵڵا با کۆمەڵێک نهێنیمان هەبێ لە قورئان خوێندن لە زیکری خوا لە شەو نوێژ لە خێر و سەدەقە لە هەموو چاکەیەک هیچ کەسێک پێی نەزانێ ئیلا خوای پەروەردگار نەبێ. سەدەقەیەکیش دەکەی بابەس فەقیرەکە بزانێ کەسێکی کەم بزانێ بە نهێنی بیکە ئەو کاتە ئینشاءڵڵا ڕۆژی قیامەتدا بەرووبوومەکەی بە تەواوەتی دەبینیت. با ئیخلاسمان تیا بێ خۆمان فش نەکەینەوە کوردوەتەنی پۆز لێ نەدین بە خێر و چاکەکانمانەوە کۆمەڵێک نهێنیمان هەبێ هەڵیگرین بۆ قیامەتمان ئینشاءڵڵا لە قیامەت دڵخۆشمان دەکات چونکە بۆ خوا ئەنجاممادا و ڕیا و سمعیتیان نییە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوه. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بپارێزی خوایان ئەوانەی خێر و چاکەیان بۆ ئێمە دەوێ خوایان تووشی خێر و خۆشییان بکەی ئەوانەشی زڵم مستەم لە هەر میلەتێ دەکەن یا ڕەبی خوای بە گەورەی خۆت لە ناویان بەری یا ڕەب العالەمین خوایان وامە لێ بکەی ئیخلاسمان تیا بێ هەموو کردەوەکانمان بۆ ڕەزامەندی تۆ بێ لە ڕیا و لە سومعە بە دوورمان کەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.